سڵاو ئەم کاتتان باش چەند ڕۆژێکە بابەتی لە مەرکەزیەت گەرم و گوڕیشی بەخۆیەوە بینیوە و قسەی زۆر ڕەسە دەکرێت و ڕابۆچوونی جیاوازی لەسەر ئەم پرۆژەیە کە ئەم پرۆژەیە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان و بژنەی گۆڕانیش باسی لێوە کراوە خراوەتە ڕوو بە تایبەتی بۆ پارێزگای سلێمانی. بەڵام وەکو باسم کرد ڕابۆچوونی جیاوازێ لەسەر پرۆژە لا مەرکەزیەتەکە هەندێک لایەن پێیان وایە ئەم پرۆژەیە جگە لە بابەتێکی سیاسی هیچ پەیوەندی بە بابەتی خزمەتگوزاریەوە نییە و هەندێک لایەنیش بە تایبەتی یەکێتی و بچنەوەی گۆڕان قسە لەسەر دەکەن کەمە بۆ خزمەتگوزاری هاوڵاتیانە یا باشترکردنی ژانی هاوڵاتیان. جگە لەمە دەنگۆی هێرشکردنە سەر شنگال بە تایبەتی لە دوێنەوە بازەوە دەکرێت کە هێزێک خراوەتە حاڵەتی ئامادەباشی لە دەوروبەری شنگال ئەو هێزە دەڵێن هێزی پێشمەرگەن بەڵام تا ئێستا بە فەرمی لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە یاخود لەلایەن حکوومەتەوە پشتڕاست نەکراوەتەوە کە ئەم هێزە سەر بە حکوومەتە یان هێزێکی دیکەیە سەربەلایەنێکە. جگە لەوانە لایەنە سیاسەکانی دیکە ئۆپۆزیسیۆن ئەوان بەشێک ئەوانی کە لە دەسەڵاتیشن یاخود خەڵکی شەقام گلەی لە ڕۆلی پەرلەمانی کوردستان دەکە کە لە ئێستادا بێدەنگە یاخود دەست بۆ هەندێک بابەتی چارەنووساز نابات یاخود نایەتە گۆ لەسەر هەندێک پرس کە پەیوەندی بە خەڵکەوەیە. ئەمە لە کاتێکدایە کە سەرۆکی پەرلەمان یاخود سەرۆکاتی پەرلەمان باسیێنەوە کردووە ئەوەی لە دەسەڵاتی پەرلەمانە هەبوو کردویانە. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم پرسانە من ئێستا گفتوگویەک لەگەڵ نیعمەت عەبدوڵڵا سەرۆکی پێشووی یەکێتی پەرلەمانتارانی کوردستان دەکەم. کاک نیعمەت بەیانی باش دەمەوێ پرسم ئێوە قسەتان لەسەر پرۆژەی لا مەرکەزیەت چییە؟ ئایا لە ئێستادا ئەم پرۆژەیە زەرورە پێویستە بە خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان یاخود بابەتێکی سیاسیە لە نێوان لایەنە سیاسیەکان دەوروژێندرێت؟ خۆی لە ڕاستیدا پرۆژەی لا مەرکەزی ینی پەیوەندی بە هیچ بار و دۆخەک نییە. پرۆژە ینی پرۆژێکی یاساییە و نوێژ نییە بەس لە هەرێمی کوردستاندا ئەوە داواکراوی یاخۆت جێبەجێ دەکرێت. ئەمە لە زۆر دەوڵەتان هەیە وڵاتانی دیموکراتی و فیدرالی و بەو معنایە دێ لا مەرکەزی معنای ئەوە نیە تۆ بچی ناوچەیەک لە وڵاتێک ینی جدا بکەیەوە یاخۆت قۆڕق بکرێ بەو شێوە نییە. ئەمەش یاسای خۆی هەیە و چۆنیەتی پەیوەندیەکانی لەگەر ناوەند لەگەر مەرکەز مەسەل لە هەرێمی کوردستان پارێزگاکان لەگەر هەرێمی کوردستان لەگەر سەرۆکاتی پەرلەمان سەرۆکاتی حکومەت سەرۆکاتی هەرێم هەموو ڕێک دەخاتن بە شێوەیەکی ئەو تۆکە قەوارەی سیاسی یاسایی هەرێمی کوردستان زەرمەند نەبی یاخۆ دەستی لێ نەدرێ. خۆی ئەم پرۆژەیە پرۆژەیەکی باشە لە ڕاستیدا بۆ ئەوەیە کە بتواندرێ دەسەڵاتەکان شۆڕ بیتە خوارێ دەسەڵاتی کارژێڕی بی دارایی بی هەرچی دەسەڵاتێک کە هەیە لە مەرکەز لە هەرێمی کوردستان لە مەسەلە لە هەولێر بۆ پارێزگاکانیکە بستە خوارەوە ئەوانش بە پێی یاسا و ئوسولی خۆی جێبەجێ دەکەن. تەنیا ئەوەیە ینی و دەتوانن ئەو کاتەی کە ئەو ئەو بەرهەمەی کە هەیە لە پارێزگاکانی کە لە ڕووی داراییەوە دەتوانن زیاتر خزمەت بکەن و ئەمە بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش باشە چونکە ئێستا زۆر گلەی دەکرێت کە حکوومەتی هەرێمی کوردستان پارێزگاکان وەکو پێویست گرنگی پێنادا و زیاتر پرۆژەکان سڕکرایتەوە لە ناو پایتەخت بۆیە دەتوانی ئەگەر بێت و بەو شێوە ئەو پرۆژە جێبەجێ بکرێ ئەو گلێ و گازاندەیەش نامینێ و خەڵکیش و دەسەڵاتەکانیش هەموو دەبێ ڕێک بخرێتەوە. مەسەلەن وانە بە تەواوەتی ینی لە ڕووی کارژێڕی و دارایی هەموو ینی لێک جیابیتەوە بەڵکو هەندێک بابەتی دارایی کارژێڕی هەیە لەوانەیە لە پایتەخت بمینێتەوە هەندێکی داراییش بمینێتەوە. ئەوەش بمعنى ئەوەیە مەسەلەن ئێستا چۆن لە بەغدا مەسەلەن لەبەر ئەوەی پەرلەمانی عێراق و سەرۆکایەتی کۆمار و هەروە دەسەڵاتەکانی کە و حکومەت و ئەوان هەموو لەوێن هەرێمی کوردستانش ئەوەیە بەشێک لەو دارایی کە لە پارێزگاکان هەیە ئەویش تەرخان دەکرێت بۆ ئەو بودجەیەکە بۆ ئەم سێ دەسەڵاتە هەیە. بۆیە شتێکی باشە هیوادارین لاەنە سیاسەکان بە وتوێژ و گفتوگۆ و دوور لە سیاسەتی مەسەلەن خۆڕەخکردن و بەو شێوە باز بکرێنێ. ئەمە پەیوەندی بە سیاست نیە، پەیوەندی بە گوزەرانی خەڵک و ئیدارە و بەڕێوەبردن هەیە. کاک نەحمەد باوە پرسم مازەوە دەکرێت ئەگەر بێت ئەم پرۆژەیە
کاری لەسەر بکرێ و بستەبواری جێبەجێکردن. کۆمەڵێک یاسا پێویستی بە هەموارکردنەوە هەیە، یاسای ئەنجومی پارێزگاکان، یا هەندێک لە مڕگەی مادی، یاسای وەزارەتی داد، ینی هەندێک لایەن پێیان وایە ئەوە ئاسانی ئە پرۆژەی لە ئێستادا بێت و کاری لەسەر بکرێت، چونکە پێویستی بە هەموار هەیە. ئەم هەموارە یاخود ئەو دەستبردن بوو هەموو یاسانە پێتان وایە ئیشکالیات گرفت دروست دەکەن لە بەردەم یاساکان یاخود کاتی زۆرتر دەوێت؟ خۆی کە ئەم یاسایە دەرچوو یاخود بەهەر یان ئەو فەرمانە دەرچوو کە لامەرکەزیەت جێبەجێ بکرێ، خۆ معنەوە نیە دەم و دەست یعنی لە دوام ڕۆژ بێ پارێزگاکان کە دەسەڵاتەکانیان بۆ شەڕ بیتەوە و دەست بە جێبەجێکردنی بکەن. بەڵێ ڕاستە دەبێ هەندێک یاسای بۆ دەربچێ پەرلەمانی کوردستان یاخۆ هەندێک تعلیمات لە حکوومەتی هەرێمی کوردستان دەربچێ، یعنی ئەوە پشووی دەوێت، یعنی ئەوە نیە هەر یەکسەر کە داوای لامەرکەزی دەکرێت بەیانی جێبەجێ بکرێ. بۆیە ئەوەی باست کرد ئەمە زۆر ڕاستە دەبێ ئەم یاسایانە هەموار بکرێتەوە، ئی پارێزگاکان ئی حکوومەتی هەرێم بەخۆی ینی هەم ئەو شتانە دەکرێت. بەڵێ کاتی زۆر پێویستە؟ نەخێر ئەمە خۆی هەرچەند بارودۆخەکەی ئێستا زۆر کێشە و مەشاکل کۆبوویتەوە، خۆی دەبایە ئەم پرۆژەیە کاتی خۆشی زۆر باسکرایە، بەڵام ینی ئێستا کۆمەڵی قەیران هەیە، یعنی ڕەنگە هەندە لایەن بڵێن ئەمە لەو قەیرانە ئەمە دەست بۆ ئەوە بین زارشکە تەوازنی دارایی و کارژێڕی تێک دەچێتەوە و ئەو شتانە شێ لە گۆڕێ، بەڵام ینی ئەمە واناکە کە وازدە و پرۆژەی بێندرێ، پرۆژەکە بە ڕێککەوتنی لەسەر بکرێ لە حکومەت دوای بێتە پەرلەمانیان هەر شوێنێشیکە بتوانێت کە بیبیتە یاسایی ینی جێبەجێکردنیشی یاسایی بکرێ، شەردژی نەوەکو باسمان کرد کە یەکسەر جێبەجێ بکرێ، ئەمە ئەو هەوڵانە هەموو بدرێ دوایی بکەویتە بواری جێبەجێ. کاگرامەت هەردووکمان باسمان لە کۆمەڵێک قەیران و کۆمەڵێک چێشۆگرف کرد لە هەرێمی کوردستان و دۆخی ژیانی هاوڵاتیانیش. ڕۆلی پەرلەمانی کوردستان لەم خولەدا و بەتایبەتی لە ساڵی 2020 کە کۆڕۆناش هەبوو بەڵام قەیرانیشی زۆرتر هەبوو چۆن هەڵی دەستنی؟ خۆی لە ڕاستیدا پێویست ناکە من هەری سنجێنم، خۆی لە لای کۆمەڵانی خەڵکی کوردستان هەموو دیارە، لە لای حکومەت دیارە، خۆی لای پەرلەمانیش دیارە، سەرۆکاتی بەوە لای پەرلەمانتارەکانیش دیارە، یعنی کەم و کوڕێکی زۆر هەیە. بەڕاستی خەڵک چاوەڕوانی دەکرد لەو هەموو قەیرانێک کە هەیە پەرلەمان ڕۆلی ببینێ، ئایا چێ پەرلەمانی وا لێ کردووە وەک ئەوە برێ پەچی خستووە بۆەوەی کە دەست بۆ ئەمانە بە ئەمە دەکرێتەوە خۆی دەبی پەرلەمان بەجواب بێ، پەرلەمان خۆی دەبی بەجوابێ بۆ ئیشە، نەک ئێمە قسە بکەین لەسەر پەرلەمان دەبی وا بکەویانە، خۆی ئەمە ئیشی پەرلەمانە. لە هەموو بابەتەکان پێویستە پەرلەمان ڕێی خۆی هەبێ، قسەی خۆی هەبێ، یعنی هەر شتێکە لە پەرلەمان دەرچوو ئیتر ئی هەمووانە و ئی هەموو میلەتە و دەبی ینی ڕێزی لێ بگیرێ، بەڵام کە ئێستا ئەوە ناکرێ، ئەوە دەبی لە خۆیان پرسینەوە بۆ ئەو ئیشە ناکەن. ینی معنای چییە ئەوە؟ ینی پەرلەمانی کوردستان ینی بخۆی لە پشوو بوو دەبینی پشووی کەشی هاتەوە سەرێ دوو مانجی کە بڕۆ هەتا مانجی سێ و نازانم بەو شێوانە کە کوردستان لە ئەزمەیەکی لە قەیرانێکی زۆر مەترسیدار هەیە لە ڕووی سیاسی، یاسایی، نەتەوەیی کە بۆیە دەبێت پەرلەمان قسەی خۆی بکە. بەڕاستی کاگرامەت بە تێگەیشتنی تو کەم و کوڕی لە دەستەی سەرۆکایەتیە لە بەڕێوەبردننی پەرلەمان یاخود گرفت بۆ دەستی سەرۆکاتی دروست دەکرێت؟ خۆی لە ڕاستیدا خەلەلێکی گەورە هەیە لە پەرلەمان ئەو خولە و هەندێک خولەکانی پێشوش، ینی ئێستا هەرێمی کوردستان کە ئەو گۆڕانکاری گەورەی بوو لە دوای ڕاپەڕین کە خولی یەکەم و دووەم ینی هاوسەنجشی باشە بوو بۆ دیاریکردی ئەندامان، ینی ئەندامانی پەرلەمان دەبێ بە شێوەیەکی ئەوتۆ بێ شارەزا بن و خزمەتیان هەبێ و لە هەموو بوارەکان ئەزموندار بن و هەروەها ینی خەڵکانێک بن ینی هەستی نەتەوایەتی و نیشتیمانیان ڕەچاو بکرێت زیاتر لەوەی کە هەستی حیزبایەتی، بەڵام بەداخەوە بۆ ماوەی 30 ساڵ دەچێت لەو کوردستانی خۆمان هەستی حیزبایەتی زۆر گەورەتە لە هەستی نیشتمان پەروەری و لە هەموو لایەکان. بەڕاستی لە هەموو حیزبەکان و لە هەموو سەرکردەکان ینی کەس حیزبی خۆی بە هیچ شتێک نادا، کە ئێمە ئەو گۆڕانکاریە بووە نیشتیمان بووە ملکی هەمومان، ینی ئەو کات خەڵکی وا دەبێن بەسەرن، ینی دەبینی ئێستا لە
لأمريكا رجاء سيرم كرد يعني رئيس حزب الجمهوري لا أنزمني نيراني أمريكا يعني لبرلمان لبيرانا يعني إما نظام تي يعني أو خلقانك دنير بو برلمان رزم هو بيخو ما بس مونيا لو أنا بشينينه بس خوان مسؤول خوان دتوان بريار بدن خلقانك دنيرن نقصان لقردكن وتويجان لقردكن تعليمات يعني دني بو بيويز بو لا سياسة كان سروش حزب كان اگر سروش حزب كان جدين مكتب سياسي كان بين لوي دابنشنو اداري او برلمان بكري لسر رجل رابردو وزيري برگری تركيا هاتي عراق دو هات هريمي كردستان سكوبنيش انجام دا دواتر باسی لوکر کار رکوتنی کراوه بولیدانی شنگال بوچونه ناو شنگال ببیانی پاکرنوی پاککه زکانی پارتی کلیکارانی کردستان اوی لهمی که سرنز راشوشتره اردوغان بفرمی بازو دکات داره لپرگ دا دتینه نیو شنگال بهاوکاری و بپشتیوانی حکومتی هرم و بغداد اگر حکومتی هرم پشتیوانی یاخود هاوکاری ام جورا هێرشە بکات ئەنجامەکان چۆن دەبن؟ خۆی لە ڕاستیەوە پرسێکی زۆر گرنگە یعنی چارەنووس سازە یعنی هەڵسەنگاندنێکە وە دۆڕیانێکە بۆ لایەنە سیاسیەکان بۆ حکومەتی هەرێم کە چۆن هەڵسوکەوت لەگەر ئەم پرسە بکە. خۆی ئەم پرسە لە ڕاستیدا سێ ڕەهەندی گەورەی هەیە ڕەهەندی یاسایی ڕەهەندی یاسایەکە ئەوەیە هێزێک لە ناوچەیەکدا هەیە کە لە دەوڵەتێک گلەی دەکا یاخۆت مەترسی هەیە لەسەر خۆی دەیەوێ ئەم هێزە لەوێ نەمینێ ئەمە یەک یعنی ئەمە لە ڕووی دەستوری و یاسایی هەتا ڕادەیەک یعنی شتەکە وازەحە دیارە لە هەموو دنیادا هێرشکردن لەسەر لە وڵاتێکەوە بۆ سەر وڵاتێکشکە چ وڵاتەکە بیکات چ هەندێک لایەنی سیاسی یاخۆت شتێک بیکە ئەمە لایەک ڕەهەندی سیاسیشی هەیە سیاسی ئەوەیە خۆی دەبی هەمومان باش بزانین ڕاستە ئێستا حکوومەتی تورکیا و ئەو حزبی ئەکەپە ئەوانە هەموو و حزبەکانی شۆڤینی ئەوانەی لەگەڵیشیانن هەوانە مەبەستیان زیاتر پەکەکە نییە مەبەستیان دۆزی کوردە تێک بدەن یعنی دەبی ئەوە باش بزاندرێ حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمان و هەموو خەڵکی کوردستان بزانێ خۆی مەبەستیان ڕاستەوە زاهریان بۆ پەکەکەیە کە دەیانوێ هەنجەت بین و هێرش بن بەڵام خۆی ئەسڵەن دەیانوێ ئەو ئەزمموی هەرێمی کوردستان تێک بچی و لاوازی بکەن بۆیە ینی ئەم بارە قورسە دەخەنە سەرمری کە بێ هەرێمی کوردستان لەگەریان بەشدار بێ و هەرێمی کوردستان و ڕەهەندی سێمی لەسەر بارینەتەوەی زۆر لەسەری دەکەوێت ئەگە هەرێمی کوردستان بچی بەشدار بێ یا خۆ بچی هاوکاری بکە یان پێشمەرگە بچن ئەوە زۆر ڕەهەندێکی نەتەوەی مەترسیداری هەیە بۆ ئایندەی هەرێمی کوردستان بۆ ئایندەی حزبە سیاسەکان بۆ ئایندەی حکوومەتی هەرێمیش بۆیە ئەمن بە دووری دەزانم کە حکوومەتی هەرێم و لایەنە سیاسەکان هەرچەند ئەگەر بە قسە و بە گفتوگۆ و یاخود بە هەندێک شتیکە هاوکاری ئەوە بکەن بەڵام لە ڕووی سەربازی ئەوە من بە دووری دەزانم چونکە ئێستا وەکو باست کرد لە نوێژی جمعە گوایە نوێژیش دەکا بەڕێ زۆردوگان لێوێ هێرش دەکاتە سەر ناوچەیە کە چ پەیوەندی بە ئەو نییە ئەو خەڵکانی کە لێوێنە چ کاریگەریان لەسەر تورکیا نییە چونکە لە نێوانی شنگال و هەتا دەگەیە تورکیا دنیایەک هێزی تر هەیە دنیایەک هێزی هاوپەیمانان هەیە هێزی حکوومەتی هەرێم هەیە پێشمەرگە هەیە یعنی بۆ ئەوە دەکا دەیەوێ لە ناوجەرگەی کوردستان بدای هەنی لە ئەوی کوردستان پێی دێشێ بۆیە دەبێ خەڵکیش بزانێ دەبێ ئێمەش هەوڵ بدەین ڕەتفعلێکی ئەوتۆ هەبی کە ئەوانش تووشی ئازار بکە بۆیە بەڵام هەموو کێشەکان لەسەر تورکیا ئەگەر دەیەوێ پەکەکە لە هەرێمی کوردستان نەمینێ با بکەویتە وتوێش هەموو پژیری وتوێش دەکەین لەوێ دەتوانی ئەو کات ئەو هێزەی کە لە قەندیل هەیە و لە بەدرێژایی سنوور هەیە 200 کیلۆمەتر ئەوە دەتوانی هەموو بگەڕێتەوە تورکیا و لەوێ بە ئاشتی و بە دیموکراتی بژین بەڵام ئایا ئەو هەنگاوە بۆ دەنێ ینی چەند ساڵەوە پێشخۆتان دەزانن گەریلاکان نیەت پاشان پیشاندا مەجموعەیەک چوون هاتن بێرەشدا هاتن بە هەولێر و چوونە دهۆک و چوون ئاودی بوون لە سنوورش لەوێ هەمویان گرتن ئەنی پاش ماوەیەکی زۆر ئەو کات ئازادکران بۆیە ئەم کارە پێویستی بە هەمەلایەنەی هەموو لایەکان هەیە حکوومەتی هەرێم عێراق
تورکیا ئێران و هاوپەیمانانش یعنی هەموو ڕۆل یعنی هێرشکردنە سەر قەندیل یاخود ئەو ناوچانە بە ئاسانی نییە و ئێرانش لەو دی حسابی خۆی دەکە ئایا ئەگەر قەندیل چۆل بوو ئەو ناوچانە چۆل بوو چێ دەتەوێت هەر چێ دەتەوێت کاک دامەت باس لەو کرد هێرشکردن ئاسان نییە پرسیارەکە با دوا پرسیاریشم بی ئەگەر هێرش کرایە سەر شنگال سوپای تورکیا داخلی شنگال بوو پێت وایە بە بۆچینی تۆ ئەم شەڕێکە ڕوو دەدا لە ناو شنگال درێژخایان دەبێ یان کوردخایان دەبێ خۆ لە ڕاستیدا ئەنی ئەو هێزە لەوانەیە ئەگەر تورکیا بێ خۆ بە هێزەشی گەورە دێتن تەمەوانە بێ مەجای ئەوە بدا کە هێزەکانی کە بتوانن خۆیان بگرنەوە بەڵام مقاومە دەکرێت بەرگری دەکرێت ئەگەر لە ناو شارەکەش نەبێ لە دەوروبەری و کێشە بۆ تورکیا هەر درزێ ماندووی دەکەن خەمت نەبێ ماندووی دەکەن زۆر سپاس دەگەڕم وڵاتان ئەوە جێتان لێ بوو گفتوگۆیەک بوو لەگەڵ نیعمەت عەبدوڵڵا سەرۆکی پێشووی یەکێتی پەرلەمانتارانی کوردستان لەسەر دۆخی ئێستای هەرێمی کوردستان و ئەو قەیرانانەی کە لە ئارادایە